لە یەکی سوار نەیانهێشتووە چیمەنتۆی فەل بێ بۆم دیو ئێمە چەند داواکاریێکمان بووە وتیانە نابێت چیمەنتۆی فەل بێ مەعمەلمان هەیە کاکە بەڵێ مەعمەلتان هەیە سەرچاو ئێمە چیمەنتۆکە ئەگەر رازی بن هەر نایێنە کوردستانەوە ئەینێرین بۆ جنوب بە مەئموریە توانن وەکو پۆلیسی گومرگ بخەنە تەکمان تا لە کفری ڕەتیەکەین یا لە جەلەولا لە سنووری حکومەتی هەرێم ڕەتیەکەین ئێستا هاتوین بۆ لای کاقوبات ئەوە بوو ئەڵێن نییە لە سلێمانی نییە لە هەولێرە هاتوین بۆ بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی ئەمانەوێ بەردەم داواکاریەکانمانەوە بێن داواکاریەکانمان ڕەوان کاکە هەر چیمەنتۆکە بڕن بۆ ئەتوانن بڕینی چیمەنتۆ بکەن با ئەوەشیان پێبێ کە ئیشێکمان بۆ بدۆزنەوە حەلێکمان بۆ بدۆزنەوە ئێمە کۆمەڵی سایقین بۆ هۆی هاوردەکردنی چیمەنتۆیە لە مەرزی پەرێزخانەوە قەدەغا کراوە بۆ ئێمەش داوا ئەەکەین ئەو بە بڕیارەکانە بشێتەوە بڕیارەکان هەڵوەشێتەوە ئێمە بژێوی ژیانمان ئەم هەموو خەڵکە بژێوی ژیانی لەسەر ئەو سیارانەیە کاتی ئەوە نەبی ئەمەشی لە سیارەکان کەین